کوردستان وڵاتێکی دێرین نەتەوەیەکی ڕەسەن و جێگیر لەم ناوچەیە شاڵاوێکی زۆر ڕوبەڕووی بوویەوە گەلانێکی زۆر لەم ناوچەیە هاتن و چوون و توانەوە گروپ کۆچ خێڵ و ئیتنیکی زۆر هاتن و لێرە یان بوون بەشت یان توانەوە یان دەوڵەتیان دروست کرد یان نیشتیمانێکیان بۆ خۆیان ساز کرد و ئەمڕۆ بانگەشەکارانی ئەوان و تیۆریزەکارانیان خۆیان بەڕەسەنی ناوچەکە ئەزان و کورد بە میوان ئەزانن کوردەکان نەتوانەوە لە بەرشاڵاوەکانی هێرشی داگیرکەرەکان بەڵام لەگەڵیشیان نەیانتوانی پرۆسەی نیشتیمان سازی و نەتەوە سازی و دوجار دەوڵەتێک بۆ خۆیان دروست بکەن پەیوەندی کورد بە مێژووەوە چییە؟ ئایا ئەو ڕابردووی کە هەیەی بەشی ئەوەی تێدایە کە تیۆریزەکارانی خۆی نیشتیمان سیازی تیا بکەن بە پرۆسەیەک و نیشتیمانێکی بۆ کوردەکان تیا دروستکەن؟ ئایا نەتەوە بە مانای هاوچەرخەکەی کە بێتە بنتۆوێک بۆ دروستکردنی دەوڵەتێک نیشانەکانی لە میلەتێکی وەکو کووردا وجودی هەیە؟ ئایا شاڵاوەکان چیان بەسەر کوردایەنا؟ شوناسی کورد چۆن مایەوە لە کاتێکا دراوسەکان چەندین بار شوناسیان گۆڕیوە حەقەکەیان داگیر کرا باکووری ئەفریقا بە عەرەب بوو باشووری ئێران بە عەرەب کرا بەڵام کوردستان بوو بە قەڵغانێکی مرۆیی لە نێوان خۆی و گەلانی ناعەرەبدا لە سەردەمی شاڵاوەکانی سەرەتای ئیسلام و تا گەشتن بە ئەم سەردەمەش لە سەردەمی ئینکارکردنی کوردیشا دووبارە جارێکی تر کوردەکان بەرەنگار بوونەوە ئەگەر چی پرۆسەیەکی گەورەی سەربازی سیاسی کللتوری نووسینەوەی مێژووی ڕسمی پرۆگرامی پەروەردەیی پێکەوە لەسەریان بۆ ئەوی بتوێنەوە بەڵام کوردەکان هەرمانەوە ئایا ئەممانەوەی کوردەکان توانیوانە وەکو گوتاری مانەوە پەری پێبەن؟ بەڵێ من ئەمڕۆ لێرم بۆ ئەوەی کە زنجیرە پۆدکاستێک ئامادەکەین پێکەوە لەگەڵ چەند هاوڕەیەکی بەڕێز کە بە شێوەی نێوپسپۆڕی لە چەند پسپۆڕێکی جیاواز لە مێژوو لە سیاست لە پەیوەندی نێودەوڵەتیەکان لە بابەتەکانی دیکەی زانستە مرۆییەکان و هەروەها ئەزمونداران پێکەوە زنجیرە پۆدکاستێک بەڕێوەبەرین کە تایە نیشتیمانەتەوەی کورد ڕاوە بکەین پرۆسەی نیشتیمان سازی ڕاوە بکەین ئایا کورد لە چ قۆناغەکە هەوڵەکانی نیشتیمان سازی چی بوون لەکوێ وەستاوین لەکوێ تووشی هەوراز بووە ئەو ڕوو لە سەر ڕوو لە خوارانەی کامانن هەروها باسێک لەو سەرمایە و بن سەرمایانە بکەین کە تایە کیانە کوردستانیەکان کە شوناسی کوردیان لە سەردەمی لە سەردەمەکان پاراستووە سەرچاوەکانی ڕەوایەتی ئیدارەدانی کوردەکان بۆ خۆیان لەکوێوە سەرچاوی گرتووە ڕۆشنبیر و پەیوەندی بە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیەوە چی بووە ڕووداوە گەورە جیهانیەکان چ کاریگەریەکیان لەسەر کوتاری کوردستان جێهێشتووە ئەزموون نیشتیمان سازی دەوڵەت سازی ئەوانی دی و ئەزمموی ئێوە بەراورد لەگەڵ ئەوانی ترا چی بەسەر کووردا هێناوە ئایا کوردی برۆتە پێشەوە ئایا فۆرمەکانی پێشووتری سڕیوەتەوە ئایا توانیوێتی فۆرمە پارچە پارچەکان شوناسە پارچە پارچەکان دیدگا پارچە پارچەکان کۆ بکاتەوە ئایا کورد ئەسڵەن ئیتفاقێکی هەبووە ئایا کورد یەکێتیەکی هەبوو لە کۆندا فۆرمی بەڕێوەبردنی خۆی چۆنە دیدگای کۆمەڵناسی مێژووی بۆ بەڕێوەبردننی کورد و بۆ بەڕێوەبردننی کوردستان بۆ نیشتیمانی کوردستان چۆن بووە هەروەها بەشێکی تر تەرخانەکەین بۆ ڕانەمانەوە لە ئەزمون و ڕێکەوتنە سەرەکیەکانی کورد و ڕێکەوتنە ئەقلیمیەکان و دەوڵەتەکان چیان بەسەر کوردستاندا هێناوە پرۆسەی نیشتیمان سازی لە هەرێمی کوردستانە بەکوێ گەشتووە چی بینیوە و چی بڕیوە و چی نەبڕیوە و ئەوەی کە نەی کردووە چییە و ئەوەی کە ئەبێت بیکات چییە سیاسەتی کولتوری لە کوردستان چۆن بووە ئایا خۆی سیاسی کولتوریە بووە سیاسەتی کولتوری ئەوانی تر کە پیانەوترێت سەردەستەکان بەرامبەر بە کوردستان چی بووە مێژوو ڕسمی ناوچەکە چی بەسەر شوناسی کووردا هێناوە ئایا کورد خۆیان ناسێتەوە کوردستان ناسێتەوە نیشتیمانێکی هەبووە ون کراوە یا هەر نەیبی و ئەوێ دروستیکە ڕێخستنەوەی دوانەی ئۆپۆسیۆن دەسەڵات لە پرۆسی نیشتیمان سازیدا چۆنە بێت چۆن وا بکەین بە شێوازێکی تەواوکاری هەم ئۆپۆسیۆن هەم دەسەڵات هەم هێزەکان هەم ڕێکخراوەکان هەم هێزی نەرمی کوردستان پێکەوە لە چوارچێوەیەکە لە چوارچێوەی خزمەتکردن بە نیشتیمانێکە کە پێدراوی سروشت و خوایە بە کوردستانیەکان چۆنەوە بەری بێنن چۆ بەرهەمی بێنن بۆ ئەمڕۆ لە زنجیرەی یەکەمە بە میوانداری بەڕێز دکتۆر ڕابەر لێرەین بۆ باسکردنی پۆدکاستی ئەڵقەی یەکەم لە پۆدکاستەکەمان تیۆریزەکارانی نیشتیمان و بنیادنای نەتەوەیەک لەسەر کاغەز ئایا مێژووی کورد ئایا دێرینێتی مێژووی کورد ئەدەبی کورد وە کوردستان وەکو خاک و وەکو نیشتیمان بای ئەوەی تایە کە ئێمە لێو دەست بکەین بۆ پرۆسی نیشتیمان سازی وەکو پێشینەیەک من ئەمڕۆ میوانداری کاک ڕابەرم کردووە هیوادارم پێکەوە کاک ڕابەر
لەو پێشەکیە زۆر پرسیاری بەخێر بێتەوە سەلامت بی درێژم پێ بەڵام ئەمە حساب نەکەن چونکە بەشی نزیکەی 10 دەقەمان پێشەکی وتی وادارم جارانی داواتی پێشەکەمان کەمتر بێ یەکسەر داخلی بابەتەکە بین کاکرابەر من مێژوم تەواو کردووە ئەنی پسپۆڕێکەکەم و دکتۆراکەم لەسەر مێژووی کوردستان و مێژووی ئێرانە بەڵام بەتەوەرێتی مێژووی کوردستانە تۆش لە سیاست و لە پەیوەندی دەوڵەتەکانە کارەکەیت هەردووکمان یەکشت کۆمانەکاتەوە کە پرسی کوردبوونە یعنی پرسی کوردستانە نەک بە مانای ڕەگەزپەرستی و ڕەچەڵەکیەکەی و بە مانای ناسیۆنالیزم پەڕگی دەکە نا بە مانای ئەوەی کە من لەو خاڵا دڵنیام تۆش لەگەڵ ما هاوبەشی ئەتوانم بەناوی تۆشەوە قسە بکەم بەو هاوڕێتی کە هەمانە فۆرمی بەڕێوەبردننی نیشتیمان و نیشتیمان سازی لەم ناوچەیە کە کورد شەریک نەبووتایە فۆرمی تورکی فۆرمی عەربی فۆرمی فارسی و فۆرمەکانی دیدگای کۆڵنیالیزم کە بەسەر ناوچەیە دابەشی کردووە سەپاندوێتی ئەم فۆرمە لە ساڵی ڕابردووە سەرکەوتوو نەبوو لە ئیدارەدانی پێکهاتە نافارس و ناعەرب و ناتورکەکان کاتی ئەوەیە میلەتانی دنیا کاتێکە قۆناقی تێپەڕێنن کاتی ئەوەیە بیر لە فۆرمێکی دیکە بکەیتەوە ئایا کورد لەبەری کە لە پەراوێزا بووە نەیتوانیوە ئەو پرۆسەیە گەڵاڵە بکات چونکە دەستی نەگەشتو بە سەرمایەکانی پرۆسی نیشتیمان سازی ئەوانەیە یاخود خودی هەر خۆی شەریک نەبوونەکە وای کردووە هەم خۆی ئاسوودە نەبێ و لە وڵاتێکە نتوانێت بە ئارامی بژی و جێگیری دووسکە و خۆ بەڕێوە بەربێت و هەروە هەمان کات ئێمە دیوەکتری ئەم یاریشمان هەیە ئەوش ئەوەیە کە نەیهێشتووە وڵاتەکانی ئەوانیش جێگیر بن و ئەمەش مافێکی ڕەوای خۆیەتی چونکە مرۆڤ هەمیشە مرۆڤەکانی یەکسانن و مرۆڤەکان ئەبێ بەیەکەوە وڵات بەڕێوە بن بەیەکەوە شەراکەتی سیاسیانە بێت من لە تۆ دەست پێکم کاکرابەر من ئەو پێشێکیم وتو وڵا زۆر سپاس من پیرۆزبایی لێکم سەرتا بۆ دەستپێکی ئەو پرۆژەیە پیرۆزبایی لە ناوەندی توێژینەوەی سبەی یەکەم من ئەزانم کاڕێناسیش لێرەیە دەمێکە لە پشتی کامیرە ئێمە بەستم دەمێکە ئێمە ئیژە سەر ئەوواخین بەڕاستی جەنابەت یەکێکی لە توێژەرە هەرە جدیەکان لە مەجای مێژوو کللتوری کوردستاندا و بایەخی مێژوو لەم پرۆژەیەدا ئەوەیە کە ڕاستیان نەتەوەسازی کوردبوون بە تەنها باسێکی تیۆری نییە بەڵکو پرۆسەیەکی ژیانیە پرۆسەیەکی سیاسیە پرۆسەیەکی مێژوویە ئەم پرۆسە مێژوویە هەڵکشان و داکشان هەیە ئەم پرۆسە مێژوویە ڕەگوڕیشەی قوڵی لە ناو جوگرافیا و لە ناو نەتەوە و لە ناو میلەتی کووردا هەیە جا بە هەموو فۆرمەکانی دروستبوونی ئەم میلەت و ئەم پرۆسەیە ڕاستی پرسیاری جەناب زۆر جوان بەو پرسیارە دەست پێ کرد ئێمە میلەتێکین لە ناوچەیەکی سەختی جیۆگرافیدا لە جوگرافیایەکی سیاسی سەختدا تا ئێستا ئەسمیلە نەبووین واتە نەتوانێتەوە لە ژێر هەموو ئەو فشارانەشی کە لە مێژووی کۆنەوە هەتا ئەمڕۆ پێیا تێپەڕیوین نەتوانینەوە بەڵام لە هەمان کاتیشدا هێشتا لە ڕێگاین بۆ دروستکردنی یا چەسپاندنی یا پاراستنی کیانێک کە تایدا ئیتر بڵێن کورد پارێزراوە یان لانی کەم گارانتی ئەوەی هەیە کە جاریشکە نەگەڕێتەوە چەند جار هەوڵی داوە ماڵێک بۆ خۆی دروستکە نیشتیمانێک بە خۆی ساز بکە کە پارێزراو بێت دیسانەوە لێ تێک نەچێتەوە لە ڕاستیە ئەمە زۆر ئەم بەرپرسیارەتێکی گەورەیە بەرپرسیارەتێکە لە ئینسانێکی ئاسایی کوردێکەوە دەست پێکە هەتا هەموو سەرکردایەتی کوردستان و هەموو ئەمانەی کە بەشدارن لەم پرۆسەیە و ئەبێ ئەوەشمان بیر نەچێ وەکو کە من ناوم ناسیۆنالیزم پرۆسەیە نەتەوەسازی پرۆسەیە ئێمە بیرمان نەچێت کە ڕەنگە خەیاڵدانی کوردی بۆ خۆی ناسینی کورد بۆ خۆی وەکوی ئێستا هەیە مەسەلەن پێشی 20 ساڵ بەو شێوە نەبوو بێ پێشی 50 ساڵ بەوە نەبوو بۆی هەمیشە خوێندنەوەی کۆنتێکستەکان خوێنەوەی ئەو سیاقی کەتیایە ئێمە باسیەکەین لێرەیە ڕۆڵی مێژوو مهمە ینی زۆر جار ئێمە ڕەنگە لە ئەدەبیاتی ئێمەدا ئەدەبیاتی ئەکادیمی و سیاسیماندا زۆر جار ئێمە ڕەنگە بە شێوەیەکی ئەبستراکت مێژوو تەنها ئەبەستینەوە یان لە نووسینەکانمانە لە تیۆرە سازیە هەنێجار ڕووداوەکان تەنها ئەبەستینەوە بە حەدەسەکانەوە یا دێن ڕووداوە سیاسیەکان ئەخوێنینەوە بەڵام لە کاتێکە زۆر جار کەلەپور و مۆسیقا و شانامە و ئەفسانە و تەنانەت شعر کە ئێمە پێم وابێ کەس بەقەت کورد لە شعرە پەیوەندیەکی گرنگ نییە لە نێوان شعر و کوردبوونە
و پەیوەندیەکردنیە لە نێوان شعر و دروستبوونی سەرەتاییترین هۆشیاریەکانی کورد بەرامبەر بە پرسی خۆی چونکە جا لێرەوە ئەمێ پرسیارەکە بخەمەوە لای جەناب چونکە من ڕێگە بە خۆم نادەم لەوەدا قسە بکەم ئەزانم زۆر چێژبەخشە بێ ئەگەر لەوە بۆمان باز بکەیت بەڵام بەس ئەمێ ئەوە بڵێم کە ئێمە لەبەردەم دوو چەمکدا وەستاوین بۆ وەکو سەرەتا ئەم پرۆژەی ئێمە شتێکمانەیە بە ناوی نیشتیمان ئەمە کە لە ئینگلیزیدا پێڵێن هۆملاند نیشتیمان بریتە لە خاکێک لە جوگرافیایە کە کۆمەڵە خەڵکێک تایە ژین یادەوەریەکی هاوبەشیان هەیە پەیوەندیان هەیە یەکتر ئەناسن شوناسێک بەیەکەوە یان بەستێتەوە ئاو هەوایە کە لە پور و کللتورێک بەیەکەوەیان ئەبەستێتەوە بەڵام نەتەوە نیشن وەکو ئەوەی بندێکت ئەندرسن ئەڵێ ئیماجنت کۆمیونیتی یان کۆمەلگای خەیاڵکراو لەمەیانە لە نەتەوەدا وشیارەکی هاوبەشەیە مەرزێ ئینسانەکان یەکتر بناسن بەڵام یەک وشیاری هاوبەش بێکە و خۆیان نەکاتەوە وشیاری ئینتیمایە بۆ مێژوویەکی هاوبەش بۆ نەتەوەیەکی هاوبەش بۆیە لێرە زۆر گرنگە کە ئێمە هەمیشە کورد نیشتیمانی هەبووە هەنی من ئەوەی کە خوێندمەوە بۆ منە کوردستان لە سەردەمی سەرجۆقیەکانەوە لە سەدەی دوانزەوە و بزانام جەنابەت ئەمە ئەم معلوماتی منیشن ئیزافە گوتن بەر لەوەش ناوی کوردستان هاتووە کە وەکو کوردستان وەکو ناوچەیەکی شاخاوی کە وڵاتی کوردەکانەوە شوێن نشینی ئەمە هەمیشە نیشتیمانی ئێمە بووە بەڵام ئێمە ئەگەر بگەڕێن بۆ سەرەتاکانی خۆمان بۆ ئەوەی هەمیشە ڕیشە ڕێگوڕیشەی خوێندنەوەی ڕێگوڕیشەی مێژوو یارمەتی دەرە بۆی کە بزانین ئێمە بەسەر ڕێگایەکە هاتوین ئێستا لە چۆین و بەیانی بەرەو چۆ ئەڕۆین ئەمە پێویستە بۆ ئەو نەوەی کە ڕەنگە ئەم نەوەی کە ئێستا ڕەنگە پێویستی بەوە بێ لەمە تێبگا بیخوێنێتەوە یان ئەگەر دەرفەتی خوێندنەوەی نەبێ بتوانێت لەمەوە تێبگا من زۆر بەلامەوە سەرنجڕاکێشە ئەگەر بمان بیتەوە بۆ ئەو مێژوەی کە تایدا ئێمە لە باسی نیشتیمانەوە لە خەمێکی نیشتیمانیەوە کەسانێکی وەکو سێکوچکەیەکی گەورەمان هەیە کە ئەمانە داڕێژەری بنەمە سێکوچکەیەکی کلاسیکیمانەیە لە ئەدەبیات و مێژووی کوردیە کە ئەمانە داڕێژەری ئەتوانین بڵێن بنەماکانی ناسیۆنالیزمی کوردین کە خانی و ئەحمەدی خانی و خانای قوبادی و حاجی قادری کۆیە و لەوە بۆ باز بکەی کاتێک کە تامان ئەحمەدی خانی کە زۆر زوو باسی لە ئیتیفاق و ئیتیحاد کردووە چۆن ئەتوانین ئەم کۆنتێکسە بخوێنینەوە چۆن ئەتوانین ڕەبتی بکەینەوە بە نەتەوەسازی مۆدرنەوە دکتۆر دەست خۆش زۆر ڕابەر لە ڕاستیە ناوی سێ کەسی زۆر زۆر تایبەتە برد ینی سێ کەس کە کوردەکان وەک ئەو گەر نیشتیمانێ لە هەر زروفێکا دروست بێت ئەگەر دەوڵەتێکی کوردی لە هەر شوێکا دروست بێت بێشکو بە حەق قەرزاری ئەوانین قەرزارین لەبەرەوەی کە ئەوان بناغیان داڕشت جارێک تریش نەوە دوایینەوە لە دوای خانی و خانا و حاجی قادرەوە چەندنەوە تێپەڕێ و تا ئەو ئامانجی کە دەوڵەتەکەی تا دروستەکرێت کە کەمتەر خەم و بەرامبەر بە تێگەیشتن لەم سیانە دیسانە هەر قەرزاین لەبەرەوەی کە درەنگ ئەرکەیان جێبەجێ کردووە یعنی هەر کاتێک بیکەی زووە هەر کاتێکیش نەیکەی کەمتەر خەمیت بێک چەم گرنگ بوو بەلامەوە ڕوونی کەینەوە چونکە ئێمە ڕێکەمان دوور و درێژە زۆر شتێکی زۆر زۆر باش باس کرد کە بە دوای سەرچاوی ڕەوایەتی ئاگەڕایکە ئەویش ڕەوایەتی مێژوویە کە ئەیا بە هاو نیشتیمانیەکانی ئەو هۆشیارەی کە ئەندرسن باسێکە ئەو ئاگایی کە مرۆڤەکانی نەتەوەیەک پێکەوە گرێیاتەوە کە ئەگەرچی نەناسراویشیان بەیەکەوە بێت بەڵام بەرژەوەندیەکی هاوبەش ویستێکی هاوبەش ئیرادەیەکی هاوبەش کویانەکاتەوە لە ڕاستیان لە خۆڕانیە ئەوە نییە تەنها گیرفان ئەمە ڕێک بخا یاخود ئایندەیەک ئەمە ڕێک بخا یاخود ڕووداوێکی کاتی ئەمە ڕێک بخا نا بێشک هێزێکی نەرم شوناسێکی نەرم لە پشتی ئەم بابەتەوە وجودی هەیە من نامەوێت ینی واب لە بینەر و گوێگرەکانمان بکەین کە وابیرکەن ئێمە بە دوای تشکیلی ناسیۆنالیزمێکی دێری نەیەین لە ڕاستیە من خۆم باوەڕم بەر تیۆرێکی وانە ناسیۆنالیزم بینا ئەکرێت ویژنێکە بۆ ئایندە بۆ خۆی دروستکراوێکی ئەسڵەن هەندێک ئەو بەش یەکسانێکن بە ئایدۆلۆژیایەکی مۆدرن بەڵام ئەی باشە کە ئێمە باوەڕمان وایە بۆ نزیکە بینەوە لەم چەمکە لەبەرەوەی کرد سەردەمی تازە ئێمە لە 300 ساڵی ڕابردووە لەگەڵ دوو چەمکەمان بەڵەمان کردو یا دەوڵەت نەتەوە بووە یا نیشتیمان بووە هەردووکیان باوەڕیان بە شونازێ لە شوناسی شای ئێمە زانین دووشت زۆر کاریگە یەکەم من کێم دوم ئەوی ترکیەیە ئەم دووشتە زۆر زۆر گرنگە مەدام کەوتە سەر من کێم و تۆ کەیت
کەواتە تۆ بیر لە شوناسێکی خۆت بکەیتەوە یعنی بەتواوەی بەشێکی گرنگی شوناس جیاکردنەوەی خۆتە لەگەڵ لەگەڵەوەی ترە هەر پێناسی شوناسە هیچ ینی کورتترین پێناسە و مانەدارترین پێناسە و نەمرترین پێناسەتی لەناو نیشتیمانی کوردستانە ئایا خانی زمینەیەکی نەبوو بیر لەوە کردەوە من جارە حەزمە کرد ئەگەر کات مایەوە شەرحێکی ئەوەی تیۆرەکانی ناسیۆنالیزم بکەین چۆن ڕێگەمان ئەیە ئێمە بیر لەوە بکەین و لە ڕابردووە چی بووین ئەو تیۆرە جیاوازەکان هەروەها خانی بۆ توانی ئایا خانی لە خۆیەوە هەڵتۆقی شعرێکی ودوتی ئەگەر ئێوە ئیتیفاقیتان هەبێ ئەستەمە ڕۆم و عەجەم و تاجیک وانە خۆیان لە بەردەمتان ڕاگرن من پێشەوەی باسی ئەوە بکەم ئایا وشەی کوردستان وجودی هەبووە وشەی کاردا وجودی هەبووە لە سەردەمە دێرینەکانە لەم ناوچەیە ئێستا کێبرکی نێوان چەند شوناسێکە ینی بەڕاستی گێڕانەوەی ینی ئەوەی کە حاکمە ئەوەی کە بەڕێوەبەری ڕاستەقینەی دەوڵەتەکانە گێڕانەوەکانن گێڕانەوەی بەهێز وەکوڵێ کاتی خۆی لە یۆنانی کۆنا گێڕانەوە خوای هەبوو چیرۆکەکە لە دەستی چییە چێ نەرەتیڤەکەدا چیرۆکی سەرەکی لە دەستی کیایە چیرۆکی سەرەکی بۆ کوردبوون لە دەست 4000 بەجیاجیە چیرۆکێکی دوو وڵاتی عەرەبی و دوو وڵاتی عەرەبی سووریا و عێراقا کە تقریبا لاواست خەریکە وردە و ئەم چیرۆکە ئەو بەهێزیە و ئەو جەزابێتی جارای نامێن هەر دنیا عەرەبی جارێک جۆر لە جۆرەکان پێشکەوتنێکی لەم بوارەکەم ئەوان خۆیان بە شکستی ئەزانم بەزم بە پێشکەوتنی ئەزانم کە دنیای عەرەبی خەریکە ئەم چیرۆکە ناسیۆنالیستە جێئێڵێ بەهۆی گەشەکردنی مۆدێلی کەنداوەوە تر ئێستا میسریەکان و عێراقیەکان و ئەردەنەکان داوای یەکگرتنی سێکوچکەی جارانیان نەماوە بتە گەورەکانی ناسیۆنالیزمیان تێکشکان کە ڕیوایەتی گەوریان بەدەستە بوو سەدام حوسێن معەمەر قەزافی لەگەڵ جەمال عەبدولناسر و باوەپیارەی سادق الحوسەری و میشل ئەفلەق ئەمانە تقریبا ئێستا گوتارەکانیان ئەو بەردەنگە گەورەی نێماوە لە دنیای عەرەبیە بەڵام هێشتا بۆ کورد زاڵە لە دنیای لە عێراقا بۆ نمونە لە سووریا بۆ نمونە ئەوتە ببینە ئەحمەد شەرع و حکوومەتی عێراقی و حکوومەتی سووری چۆن مامەڵاکەن ئەم گێڕانەوەی تورک و فارسەش ئەمان بە ئێمە سەردەمێکی زۆر تێپەڕیوە لە دروستکردنی ناسیۆنالیزم نیشتیمانی خۆیانە ئینکارکردن تەوەری سەرەکیان بوو باشە ئەم ئینکارکردنیان ڕیشەیەکی مێژوویی ڕیشەیەکی دێرینەناسی هەبوو یعنی لەسەر ئەساسی دێرینێتی تویان ڕەتکردەوە لێرە پرسیارێکێتە پێشەوە ئایا ئەو چەمک و مێژوە دێرینەی کە ئەوان پێیان بووە بەڕاستی بە حەق بەرگە ئەگرێت کە تۆ کوردی پێ سفرکەیت و پێ بتوێنیتەوە بەڵام ئەوانی پێ بمێنێتەوە ئەم لێرە بەشێکی پەیوەندی بەبێ ئاگایی ئەمە کە ناومان ناوە پرۆسی نیشتیمان سازی پرۆسی نیشتیمان سازی لە مێژووە پێویستی بەو هێزە نەرم و بەو کللتور و کە لە پورە هەیە کە تۆ باس کرد لە ناو وەرچەرخانە جیاواز و بەرز و نزمە جیاوازەکانی ناو خۆناغەکانی ڕابردووە وەریگرینەوە لە پێش زاینە ئێمە وشەی لە دۆزینەوەی نووسین مێخی بووە کێ دۆزیێتەوە سۆمەریەکان نووسێت یعنی یەکەمین گروپ کە نووسینیان بەکارێناوە سۆمەریەکانن لەناو سۆمەریەکانە ئێمە وشەی کاردامان هەیە وشەی کوردامان هەیە دوای ئەم وشەیە چۆتە پێشەوە کارداکی لێ دروست بووە کاردۆخی لێ دروست بووە کوردۆئینی لێ دروست بووە ئەمەی کە باسێکە من ناتوانم باڵقەیەکی سەعاتی شەرحیکەم بەڵام وشەی کورد و کوردۆئینی و کاردا هەبووە من بە بگینران و بە توێژەرانی تر ئەڵێن بەخێرە کوردەکان ئەڵێن بەوانەی کوردەکان ئەڵێم کە وایە وازانن کوردبوون شتێکی دروستکراوی تازەیە ئایا وشەی فارس بۆ فۆرمەی ئێستا لەو سەردەمی کە کوردۆئینی و کاردا و کاردۆخ هەبوو وجودی هەبوو ئایا وشەی کوردستان کە سەی 12 ما هەبوو ئایا وشەی ئێران وجودی هەبوو لەو کاتەیە ئایا وشەی تورکیا وجودی هەبوو کاتێک کە تورکیا دروستکرا ئێمە سێ ناوچەمان هەبوو ناوچەی ئەنەدۆڵمان هەبوو تراقیامان هەبوو کوردستانمان هەبوو لەم سێ شوێنە وشەیەکی تریان داتاشی ناوێنە تورکیا بە محورەتی تورک لە ئێرانە بە محورەتی فارس وشەی ئێرانە داتاشی لە کاتێکە پێشەوە پێوتراوە قاجار پێشتر پێوتراوە سەفەوی پێشتر خۆراسانی گەورەی پێوتراوە نازانم دابش کراوە یەک هەرێمی بچووکە بۆ ناوی هەرێمی پارس بووە کە دوای تەحویلی کردو بۆ فارس ئەمێ بڵێم عەرەبیش بە هەمان شێوە یعنی ئەو شەپۆلەی کە عەرەب لە دەوڵەتی ڕاشیدین و دوای دەوڵەتی ئەمەوی و عەباسیەوە کە هێنای لەکوێ شەپۆلەکە وەستاوە هێزی مانەوەی کورد پیشانەیە ئەگەر هێزێک کولتوری بەهێزی نەبێت ئەگەر گوتاری مانەوەی نەبێت ئەگەر شوناسی جیاوازی نەبێت یەک پرسیار ئەکرێت بۆچی لە ناوچەی باشووری ئێرانە بە عەرەبکردن ڕوویە بۆچی لە باشووری عێراقا بە عەرەبکردن هیچ عەرەب نەبوون بۆچی بە عەرەبکردن ڕوویە بۆ باکووری ئەفریقا بوو بە عەرەب بەڵام بۆ لە ناوچە کوردستانەکان و لە حەمرین و لە دیالە و لە منتیقەی مووسڵا بە عەرەبکردن وەستا ئایا ئەگەر کورد لەم ناوچەیە نەبووایە بە عەرەبکردن تا ئەفغانستان نەئەچوو نەی ئەسڕینەوە ئەمە بەڕاستی فاکتێکە بۆ نیشتیمان سازی هەوێن و ینی چۆن ماسێک لە هەوێن دروستەکەی هەوێنێکی گەورەیە بۆ ڕەتکردنەوەی ئینکارکردن من لێرە
بەس من ئەمە ئەەکەم بە پرسیارێک قسەکانتم ینی ئەوم بەلاوە سەرنجڕاکێشە تەبیعەتی مقاومەی کورد ینی باسی ئەو کۆنتێکستم ئەو تاریخەمان کرد ئەو هەموو هێزە ئیتر دوایی دێنە سەری پێم وابێت زیاتر لە ئەڵلقەی دواترە باز لە تەبیعەتی هێزەکانەکەن وتە بەڵام هەر بە سەریعی بۆ نمونە لە دوای شەڕی چاڵدێرانەوە لە 1540ەوە ناوچەکە بە تاوەتیە بێتە ناوچەیەکی سەختی دابەشبوونی جیۆپۆلیتیکی لەلایەکەوە سەفەوی لەلایەکەوە دەوڵەتی عوسمانی دیسان دوای کەوتنی ئەمانە ناسیۆنالیزمی تورک بە شێوەیەکی زۆر تونند و تیژ ئەنجا ناسیۆنالیزمی عەرەبی وجا فارس بە هەمان شێوە کورد هەمیشە باسمان کرد کە لە ناوچەیەکی سەختدا سەختگیر بووە لەمانەوەدا لە پاراستنی کلتوری خۆی بەڵام ئەگەر سەیری ستراکچەرەکەشی بکەی هەمیشە ئەم سەختگیریە بەشێکی پەیوەندی بە جوگرافیا و ناوچەکەیەوە هەبووە بەشێکی پەیوەندی بە جوگرافیا کۆمەڵایەتی و خێڵەکی و پێکاتەی ئێنەکەیەوە هەبووە نەتەوەکەیان خەڵکەکەەوە هەبووە و ئەگەر بگەڕێیتەوە سەر مەسەن گەشتنامەکانی گەڕیدەکانی ئەوروپا کە هاتوونەتە ڕۆژاوە ئەگەر بەسەلم بۆ نمونە بگەیت سەیری کتێبەکەی مارتن ڤان برۆسن بکەی ئاغا و شێخ و دەوڵەت ئەگەر سەیری زۆربەی ئەو ئەدەبیاتانەی کە چه ئەنترۆپۆلۆژیستەکان چ سۆسیۆلۆژیستەکان دکتۆر کە باز لە کۆمەلگای کوردستانەکان کۆمەلگایە کە فۆرمە کۆمەڵایەتیەکەی لەسەر بنیادی مزگەوت و خانەقا و مەلاو دەسەڵاتی ئاینی و ئەمە فۆرمە کۆمەڵایەتی و کللتوریەکەی ئینەکەی بووە و کۆڵێ دیوێکی هەتا پەرۆدەیەکەشی فۆرمە سیاسەکەی لەسەر بنەمای ئاغا و سەرۆکی عەشرەت و سەرۆکی خێڵ و قەبیلە و ئەمانە بووە ئەم ستراکچەرەی کورد بوون ئەتوانین بڵێن تاوان بەر لەوەش ئەتوانین ئێمە بەر لەوە دوایی دێنە سەری میرەکانمان هەبوو ئێمە ئێماراتەکانمان هەبووە ڕەنگە دێنە سەری بەڵام بۆی کە هەر ئاماژەی خراپ بدەم ئێماراتەکان قۆناغێکیش پێش قۆناغی خێڵایەتی و عەشیرەتگەری و ئەمانەیە ئایا ئەمە کە بەشێکە لە مقەومات و هێزی مانەوەی کورد لە هەمان کاتدا ڕێگر و بەربەستیش نەبوو لە بەردەم دروستبوونی نەتەوە یان چونکە دوازار نەتەوە چییە؟ نەتەوە گواستنەوەیە لە شوناسی لۆکاڵەوە بۆ شوناسێکی نیشتیمانی نەتەوە سازی ئەمەیە نی پرۆسەیەکی سیاسیە ئەماژەیەکی زۆر جوانە بە ئەمە یەکێکە لەو پارادۆکسانی کە ئێمە هێشتا بۆمان حەل نەکراوە لەناو کورد ئەگەر بیری لێ بکەینەوە نەبوو بە دەوڵەت بەڵام نەشتوایەوە پرسیاکە لێرەیە من ئەمەم ناو لە شوێنی ترا کاگرابەر لە شوێنی تر ناو لە بینی گوتاری مانەوە و گوتاری توانەوە لەگەڵ گوتاری مانەوە لەگەڵ گوتاری باشتر ژیان سێشتی جیاوازن کورد تەسلیمی گوتاری خۆسەپێن و ناوەندگەرانە بووە لەما زۆر سەرکەوتوو بوو لەوەش سەرکەوتوو بوو کە توانیوێتی بمێنێتەوە ینی لە گوتاری مانەوەیە هیچ نەتەوەیەکی ئەم ناوچەیە بە عەرەب و تورک و فارسەوە نەیتوانی وەکو کوردەکان بمێننەوە بەو هەموو زەبر و قەساوەت و دڵڕەقی لە سروشتەوە بیگرێت تا ئەگاتە سیاست دڵڕەقێکی زۆر بەرامبەری کراوە بەڵام هەر ماوەتەوە ئەمە زۆر باش و ئەمە ناوکی ئەوەیە کە توانیوێتی لە دەورەی سۆمەریەکان و تا ئێستا بە حەڵقەیەکی نەپچڕاو وەکو گەلێکی ڕەسەنترین گەلی ناوچەکە بمێنێتەوە ئەمە من کەڵم ڕەسەنترین ئیدعای هین نییە ئیدعای ڕەچەڵک بازی نییە بەڵکو وەکو تۆ لە گەشتنامەکانە هەیە لە بەڵگەنامەکانە هەیە لایەنەکانمان هەیە ئەمە هەیە بەڵام لە گوتاری بەداخەوە کورد لە گوتاری مانەوەیە چۆن بەهێزە هێندەش لە گوتاری باشترمانەوەیە لاوازە باشتر ژیان لاوازە سیاست یەکێک لە فۆرمەکانی ئەوێ باشترین بەڕێوەبردن وانە یا بەڕێوەبردنێکی باش ئەمە یعنی حکومڕانیەکی باش لەمەیان بەڕای سەرکەوتوو نەبوو تۆ ئاماژە بە شتێکی زۆر باش کردو چی وای کردو ئەم ڕێگری لێ کرد بێت کورد لە ڕەتکردنەوەی ناوەندگەرایە ئەوەندە ڕۆچووە باوەڕی بە ناوەندگەرێتی خۆشی ئەمە جوان ئەمە تێبینێکی زۆر لە تاریخا زۆر هەیە لە مێژووە زۆر هەیە ئەم ڕەتکردنەوەی ناوەندگەرایە ئەبێ بە حەجمی بە قەبارەی پێویست و ڕەتیکەیتەوە ئەگینا مانای نییە حتا ئەگەر بۆی بێزار کردن نەبێ بابەتەکەمان تەنها ڕابردووچێتی نەکەین تەنانەت لە قەوارەی وەکو هەرێمی کوردستانیشا ئێستا تۆ دیقەت بە ئەو شتانەی کە پێویستە ناوەندگەرا بن لە دابەشکردنی سەروەتە نیشتیمانیەکان لە هێزی ئاسایش
لە هێزی پۆلیس لە هێزی پێشمەرگە کە ئەمانە بێ ناوەندی بن لە ئەمریکاشە ناوەندین کەچی لە هەرێمی کوردستانە ئەمانە لامەرکەزین بەڵام ئەو شتانەی ئەبێ ناوەندی بن ناوەندین لە بەڕێوەبردننی هەڕەمی لەسەرەوە بۆ خوارەوە لە کاتێکا ئەمە پێویست بەمە ناکات ویستم بڵێم ئەم گوتاریمانەوەیە ئایا کوردەکان بە دوای حەلیان ڕۆشتن بۆی پێشی خەن لە فۆرمێکی سیاسی پێشکەوتووە ڕێکی بکەنەوە من ئەلێرا ویستم بچمەوە سەرخانی بۆەوەی ئەجان لەوێ ئەمێ بمبورە بەس بە ئەو ئەەکەمە پرسیارێک بۆ یەکسەر ڕاست خۆ ببەمە سەرخانی من ئێستا خۆداغداری من تێزی دکتۆراکەم کە ئیشی لەسەرەکەم لەسەر ئەوەیە بەڕاستی من دەمێکە لە بەردەم ئەم پارادۆکسەیە وەستاوم ئێمە ئایا چۆن ئەڕوانینە ڕۆڵی ئەم دامەزراوە ناڕسمیانە ئەم خێڵ و بنیادا ناڕسمیە کە هەمانە سەرباری ئەوەی کە بۆ نمونە مێژۆکە ئەمەل ئەگەر لایەنە ئیجابیەکەی بێ ئایا ئێستا کە ئێمە لە هەرێمی کوردستانە لە بەردەم پرسیاری نەتەوە سازیان دروستخنی کیانێکی مۆدرنا وەستاوین ڕۆلی ئەم دامەزراوانە چییە کە تا ئێستا ڕۆلیان هەیە کاریگەرن بەڵام ئەمانە بەڕاستی یارمەتی دەری حکومڕانین لە کوردستانە یان ڕێگرن ڕاستی ئەم پرسیارە هەتا ئێستا من ئیشی لەسەرەکەم کە بە دوای وەڵامەکەی بگەڕین بگەینە وەڵامەکەی بەڵام زۆر گریمانەیتە زۆر وردەکاریتە نیای منە بێ ئەو کە تو تاواکردبی خوێنمەوە لەبەرەوەی ئەم شتە بە کێشێکی گەورەیە نە بە یەک نەخفەرەخورێ ئەگەر دەردیش بێت بە یەک دەرمانچارە ناکرێت بە یەک دەرمانچارە ناکرێت جا بەس پرسیارەکەی من دێمە سەر خانی بۆ ئەوەی کە ئەمە ببەسمەوە بە فۆرمی ئەم کێشەی کە بۆچی کورد خانی باسی ئیتیفاق و ئیتیحادەکە بەڵام لە هەمووی مهمتر خانی باسی ئینقیادیشەکە واتە ملکەتکردن بۆ سەرۆکێک بۆ پاشایەک بۆ ڕابەرێک کە بتوانێت کوردێک بخات واتە ئامانجی خانی ئەوەی کە سەرنجڕاکێشە لە فکری خانیە کە ئەڵێ کورد پێوی احتیاجی بە ئیتیحاد و بە ئیتیفاقەکەیە ئەم ئیتیحاد و ئیتیفاقە تەنها کۆبوونەوەی کۆمەڵێک میل و عەشیرە نییە لە دەورێکتری بەڵکو ئەبێ ئەم میل و عەشیرەتانە دواتر بتوانن لەناو خۆیاندا لەسەر ئینقیادێکش ڕێکەون واتە لەسەر سەرکردایەتێک ڕێکەون کە ملکەت من بووی و ئەم کەسە لە شێوەی پاشایەک سەرۆکێکا بتوانێت ئەمانە کۆکاتەوە و ڕۆڵی ئەوەی ڕێخسی ئەم ملەتێ ئەمە زۆر مهمە بۆم باز بکەی بیبەستیتەوە بەم عەسەبیەتەی ئێمە هەمانە لە ئیدا ئەو هەرێمە پارچە پارچانە ئەمارەت بێ خێڵ بێت شێخ بێت قەڵانشین بێت بڵێن ئەوەی کە کاتی خۆی چەتە ئەلبەتە ئێستا چەتە ناوکەی ناخۆش بووە چەتەکان بوو بێت هەر شتێک ببێت جۆرێک لە بەڕێوەبردن دنیاش پڕ لەم شتانە یعنی ئێمە ڕۆبن هودمان هەیە شاکانیشمان هەیە میرەکانمان هەیە ئەمە هەیە لە دنیای هەبوو هیچی لە یەکێک لە قۆناغەکانە زیادە نەبووە بەڵام ئایا ئەم فۆرمانە ئەگەر ئێمە دەستیان پێوە بگرین بۆ سەدەی 20 وەڵام دەرەوەیە پرسیاکە لێرەیە ئێمە کاتێککە ئێستا ڕەخن لە خێڵەگرین هەمان ڕخنە نییە کە لە 800ەکان لێمان وتم کە لە قسەوتم سیاقەکان جیاوازە ئێمە کە چەمک و ڕەخنە و تێزەکەمانە بێت لە سیاقەکە بخوێنێ ئەو میانەیە پێمانەڵە چی پێویستە لێرێ ئەم مایکە پێویستە بەڵام لە حەمامێکە لە بازارێکە لە مۆڵێکە من پێویست ناکە بەم مایکە هەر کەسە لە شوێن هەر شتە و لە شوێنی خۆیان وەڵام دەرەوەی پرسیارێکە پرسیاری کوردەسەدەکانی ناوەڕاستە ئەوەیە کە خۆی ڕێکخا خۆی بپارێزێ بەخێڵ خۆی پاراستوو لەو شوێنەکە خێڵ باوی نامێنێ بە قەڵایەک خۆی پاراستووە لەو شوێنەکە قەڵا باوی نامێن بە میرێک خۆی پاراستووە لەو شوێنە کە میر باوی نامێنێت یا ناتوانێت وەڵام دەرەوە بێت ڕێک ڕۆشتە ناو دڵی سەڵتەنەتی عوسمانیەوە لەوێ خۆی پاراستووە وەکوەوەی کە ڕوویە لە دەوری ینی بۆیە فۆرمەکانی خۆپارێزی کوردی جیاوازن هیچیشیان ناتوانانی ئەم لەوی تر زیادە بێت بەڵکو وەڵام دەرەوەی قۆناغن بە پێی میانەکە ئایا هەوڵ هەبوو لە کوردستانە بۆ ئەوی ئەم جۆرە فۆرمانە ڕێکخرێ و پێش بخرێن چونکە فکری سیاسی ناوەستێ دینامیکەتی تایە و جۆرێکە لە وەڵام دەرەوەی پرسیاری ڕۆژ ئەم خانی لە بەرامبەر ئەوەی کە ئەم جۆرە فۆرمە پارچە پارچەی میرەکان هەر میرە بۆ خۆی لە ئاوازی خوێندوێتی لە ڕووی ناوەکیەوە میرەکان پارێزەری شوناسی کورد بوون بەڵام نەیانتوانێت ئەم میرانە ببنە بەڕێوەبەری سەرانسەری کوردستان ئەوەی کە تۆ ئەو ئینقیادیان دروست نەکردووە هەروەها بەڵێ نەشیان توانیوە ئەو هەڕەشەی ئەوانی تر ئێمە بەڕێوە نەبن چونکە میرەکان پێمان خۆش بێت پێمان ناخۆش بێت شتێک نیسبەتێک لە بەڕێوەبردنەکەیان تابعی مەرکەز بووە
ئەو مرکزە ئایا مرکزێکی سەفەوی بووە مرکزێکی عوسمانی بووە مرکزێکی قاجاری بووە یا مرکزێکی ئاقۆیل و قەرەقۆیل توانم پرسیارە بکەم باسی ئیدریس بەدلیسیەگرێ ببوورە لە تاریخە گوایە ئەمە میرەکان زۆر احترامیان و ڕێزیان تو ئەگەر بیویست بە ئەیتوانی یەکیان بخە ئەمە چۆنە ئەم ئەڵلقەی دووەما زۆر وەڵامی ئەوەیەمەوە بەڵام زۆر گرنگە ئەو باوەڕە نییە کانی ئیدریسی بەدلیسی دەوڵەتێکی دروست کردایە بێت تۆ بزانی ئەو پاشخانەی کورد لەگەڵ ئیدریسی بەدلیسی لەگەڵ فکری ئیدریسی بەدلیسی گونجێ ئەڵلقەی دووەمە زۆر مافەیم بە ئیدریسی بەدلیسی وادارم ئەو بینرانە لەگەڵمانە بن لە ئەڵلقەی دووەمە بسن بۆ ئەو وەڵامە بەڵام خانی هەوڵیاوە ئەمە ڕێکخا جار یەکەم جارخانی هەر ئەسڵەن خودی مەموزینەکەی بە بیانووی ینی خۆشەویستی کردە بیانوو زین و مەمی بکەم بەهانە شەر حادلا خۆ بکەم فەسانە زین و مەمی بکەم فەسانە شەر حادلا خۆ بکەم بەهان یعنی ئەگەر هەڵە پاش پێشم نەخست بێت یعنی زین و مەمەکەی کردوێتە بیانوویەک بۆ شەر حادلا خۆ شەرحی دڵی خۆی بریتیە لە دروستکردنی ئیتیفاق ئینقیات و یەکخستنی کورد بە جۆرێک کە ئەوانی تر گوێڕایاڵی کورد بن نەکورد گوێڕایاڵی ئەوان بێ ئەمەیە فۆرمەکە لە گوتاری مانەوە بیگوازێتەوە بۆ گوتاری فراوانخوازی بۆ گوتاری خۆبەڕێوەبردن بۆ گوتاری ژێر دەستەی ڕەتکردنەوە خانی تەواوکاری هەیە ینی ئێمە خانیمان هەیە لە کرمانجی ژوورو جوگرافیایەکی جوان دابش بووە خانامان هەیە لە ئەدەبیاتی گۆران و هەورامیە خانە حاجی قادرمان هەیە لە ئەدەبیاتی سۆرانیە لە ئەدەبیاتی سۆرانیە ئەلبەتە بەر لەوەی باسی ئەمان بکەم مەسەلەن لە بینی خانی و حاجی قادرە نزیک 200 ساڵیش 200 ساڵی بەڵام خانە ئەو بەڵام خانە وەسەتە لە خانە وەسەتێکی بۆ دروستەکە لە کاتێکا سێ کوچکەیەکی زۆر دوورن لە جوگرافیا دوور وەکو سێ کوچکەیەکی کلاسیک ئەتوانین سێریکەین بەڵام نزیک بە هەر سێکان 300 ساڵێک تەمەن لە بینیانە سیر لەوەیە هێشتا من لێرە شەڕی شوناسە شەڕی ناسیۆنالیزم نییە بەمانە فەڕەنسیەکەی ومانە ئەوروپیەکەی شەڕی شوناسە شەڕی ئەوەی تر تۆ ئەتوێنێتەوە ئایا تۆ تەسلیمە بیت لێرە ناکرد سەری من بێشەوەی بۆی بڵێم ئەم سیانە زمینەیان هەبووە ئێمە ئەدەبیاتی یارسانمان هەیە ئاینی یارسان ئەدەبیاتی یارسانمان هەیە کە زۆربەی ئەدەبیاتەکەی بە هەورامی نووسراوە گوتاری بەرەنگاریمان هەبووە خانا و خانی و حاجی قادر ئەیانەیە بیکەن بە گوتاری بەڕێوەبردنێکی باش لەناو گوتاری شاوێز قولی کە لە ئەدەبیاتی یارسانە بۆمان بەجێماوە لەوێ گوتاری بەرەنگاری زۆر باوە گوتاری بەرەنگاری کاتێک کە تۆ زۆر باسی کوردەکەیت ئەوە نیشانەی ئەوەیە مەترسی لەسەر کوردبوون هەیە مەترسی لەسەر کوردبوون هەیە مەسەن تۆ شۆڕشێکەکەیت بۆ پاراستنی هەوی کوردی ئەەکەیت کەواتە ئیسلام لەژێر ڕەشەیان نییە خێر لەژێر ڕەشەیان نییە بەڵام ئەگەر شۆڕشێکی کرد بۆ پاراستنی خێڵی جاف کەواتە جاف لەژێر ڕەشەیە کورد لەژێر ڕەشەیان نییە باش با من سری ئەم شعرە بخوێنەوە پێکەوە کاک ڕابەر ئەڵێ ئەسڵ منجە کورد ئەسڵ منجە کورد بابم کوردەنان ئەسڵ منجە کورد تەمەنە ئەمە هەورامی ئەڵێ ئەسڵ منجە کورد ئێستا هێزێگەی ئەوێ بڵێ هەورامی کورد لە یەک گیان مستەشق هەیە ئەمیشەکە ئەڵێ بابم کوردەنان با و باپیرم کوردن ئەسڵ منجە کورد سێ جار دووبارەیە کاتەوە ئەڵێ من ئەو شێرە نان چەنی دەستەی کورد لەگەڵ گروپی کووردا خۆ ناتوانێت بڵێ نەتەوەی کورد ئەو کاتە وشەی نەتەوە وجودی نییە سلسلەی زوحاگ یعنی بنەماڵی زوحاگ زنجیرە و دەوڵەتی زوحاگ کردم وردم کرد ئەمە ئەدرێتە پاڵ شاوێز قولی کە لە ساڵی 1970 لەدایک بووە لە کاتی شەڕی چاڵدرانەوە فاتەکات باش لەم گوتارەیە ئێمە ناتوانین بیر لەوە بکەینەوە کە دەوڵەتداری چۆن بێت بەڵام ئەتوانین بڵێن کورد عەرەب نییە کورد فارس شوناسێکی جیاوازەیە کورد فارس نییە و هاتووە ڕیشەکەشی بۆ بەر لە ئیسلام و زاین گێڕاوەتەوە بەر لە ینی چونکە باسی زوحاکە باسی زوحاکە باسی ئەفسانە دێرینەکانە هەموو میلەتێک ئەمەی کردووە خانی یەتە پێشەوە ئێمە خانیمان لە سەدەی 16 هەیە وانە لەو کاتە سێریکەن شعرێک کۆی مەموزین کۆکەیتەوە لەوە چێ لەم 4-5 باشە لە 650 وانە لەدایک بێ و لە سەدەی 70 بەرهەمەکەی دەربڵێ لەو کاتانەیە دیارە پەروەردەیەکە بوو لەم شێوەی کە لە گۆرانەکانە هەبوو لە کووردا هەبووە چونکە خانی ناتوانێت بەبێ زمینە ئەمە بکات من لە خانی ئەەکەم بە زمینە بۆ ئێستەمان بۆیە بۆ پێش خانی ناگەڕێمەوە ئەڵێ محکوم عەلەیهی و سەعالیک مەغلوب و مطیعی تورک و تاجیک تاجیک یعنی بلادی ئەسڵی فارسەکان تاجیکەکان فارسەکان فارسی ئەسڵ تاجیکیەکان خەڵکی بلادی خۆراسانن و ینی پێگەی سەرەکی فارس خۆراسانە کە تاجیکستانی ئەمڕۆکە خانی زۆر جوان ناوی بردووە زانیوێتی ئەوان بە وشەی دیکە ئەیانەوێ هەیمەنە بەسەر تویا بکەن بەڵام ئەمە ڕێک ئەیان خاتە ئەو قاڵبەی کە لێوێ هاتوون بەم وشەی تاجیکە جوگرافیایەکی گەوری بەرینی کوردستان بۆ کوردوەرەگرێتەوە کە تا هەمەدان ئەڕوا
هەروە لە درێژی ئەوە دەبێژێ گەردێ هەبووە مە ئیتیفاقێک لێرە ناڵە ئیتیحادێک زۆر گرنگە فێکرا بکرا مە ئینقیادێک ڕۆم و عەرەب و عەجەم تەمامی هەمیان ژمەڕا دەکرد وەڵامی سێکە مستەشقین دوای ئەمە زۆرمە دووبارەکەنەوە منەمێ لێرە سەر ئەم تیۆرە کارکەم ئەمەی کە خانی ئاودێری کردووە بۆی بوو بە نەمامێک بەڵام ئێمە نەمانتوانی BBC تا درنگانێک کە ئێستا ئێمە دانیشتی شەرحیەکەین خانی ئەزانێ یەکڕیزی ئیتیحاد بەمانە شێوە گشتەکەی بە فۆرمە زمانەوانیەکەی جۆرە لە جۆرەکان ئاسمیلاسی یعنی جۆرێک ئاسمیلەکردنی یەکترە زۆر بەشێک لە دەسەڵاتەکانی خۆت وەکو ئەوی لە تیۆرەی پەیمانی کۆمەڵایەتی مۆدێرنیش لەوشی اتفاقا زۆرتر ئەو ڕەنگەیاتەوە ئەو ئیتیحادە ئێستش کورد هەمیشە داوای یەکڕیزیەکە یەکێتیەکە بەڵام پێی ناگا بۆ پێی ناگات چونکە لە ئیتیحادا کوردەکان وەکو وتم زۆر باوەڕیان بەلا مەرکەزی هەیە ترسی سڕینەوەیان هەیە ترسی سڕینەوەی ئەڵێ من ئەگەر بمم بە یەکێتی ینی براگەور و برا بچووکی ینی وەستای و شاگردی بەڵام لە ئیتیفاقا وانە لە ئیتیفاقا یاریەکی وینوین براوە براوە دروستە بێت لە ئیتیفاقا من بە شوناسی خۆم تۆ بە شوناسی خۆت من بە پشکی خۆم تۆ بە پشکی خۆت پێکەوە دیسکۆرسێک بەرهەمێنین گوتارێک بەرهەمێنین بۆیە تەرکیزی خانی زۆر لەسەر ئیتیفاقا ئیتیفاق ناسیۆنالیزمی ئەوروپی دواتر لەسەر ئەساسی پەیمانی کۆمەڵایەتی دروستە بێت هاوڵاتی و دەوڵەت پێکەوە گرێبەستێکەکەن ئەم شتە بۆ میرەکانیش ڕاستە بەڵام پرسیارەکەی من ئەوەش بوو و زۆریش بەلام بۆ سەرنجڕاکێشە ئیتیفاقەکە هەیە ئێستا ئەگەر بین چەند سەد ساڵیش بینە ئێستاش مەسە هەرێمی کوردستان بە ئیتیفاق بەڕێواتێ وانە بەڵام ئینقیادی تیانە بەڵام نەیتوان ئاخر ئینقیادەکە لە چێ دروستە بێت کاتێکە یعنی ئێمە تا ئێستا لە بەردەم ئەو پرسیارەداین کە حاضر نین لە پێناو هەڵبژارنی برا گەورەیەک یا سەرکردایەتیەک یا کەسێک کە بتوانێت مافی یا توانایی سەرکردایەتی نەتەوەیەکی هەبێ ئێمە بەشێک لە دەسەڵاتەکانی خۆمان تەنازولی لێ بکەین ئەساسا ئەمەیە کێشەکە لە چیایە کێشەکە لەوەیە کە تۆ داوای مەفهومی یەکێتی و یەکگرتنمان نەمانتوانێت و تەفسیری کە بەمانای توانەوە نایەت لە مێشکی کوردەکانە مەفهومی یەکگرتن و یەکبوون و یەکڕیزی و یەکێتی زیاتر بۆ مانایەت کە یەکێک بێوە برا گەورە یعنی بە فۆرمە خێوەتی و دیوەخانەکەی تەفسیر کراوە لە کاتێکە لە فۆرمە سیاسی و هاوچەرخەکەیە براگەورەی نییە شەراکەتی سیاسی هەیە ئەم خانی دەستوری هەیە بەڵێ خانی زۆر جوان تێگەشتووە لە مێژووی دنیا لەم کاتەیە لە ئەمریکاشە لە ئەوروپاشە هەمیشە جیاوازەکان بڕیارێن ینی براگەورەکە بڕیار نایە جیاوازەکان بڕیارێن تۆ ئەزانی فلۆریدا زۆر درنگ چۆن ناو یەکێتی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاوە بەشەکانی دیری کەش شەڕی ناخۆیان کرد 10 ساڵ دەستوری ئەمریکی دواکەوت دەبەر خاتری ویلایەتێک ڕازی بێت و خودی دەستوری ئەمریکی پارێزەری جیاوازەکانی ئەمریکایە کەمتر سڕەنەوەی شوناسەکانە جا لێرا قسێگێتی پێشەوە کۆی توێنبی ئەڵێ جیاوازەکان لە یەکێتیەک کۆبینەوە خانی ئەوێ بناغەیەک بۆ ئەمەدا ڕێژێ ئەوێ بڵێ ورن ئیتیفاقێ بکەن بە شوناسی خۆتانەوە یەکتر بپارێزن کی ئەمەی کردو لە مێژووە لە ڕابردووە کی ئەمەی کردووە ئێمە فۆرمێکمان هەیە لە بەڕێوەبردننی ینی خۆ بەڕێوەبردننی کوردانەیە لە جوگرافیای نیشتیمانی کوردستاندا فۆرمی میدیایە دەوڵەتی میدیامانەیە ئەم فۆرمە کۆنفیدراسیۆنێکی خێڵەکی بوو دیاکۆ نەهات وەکو ئەخمینیەکان یا وەکو بنەماڵە عەرەبەکانی مەنازیرە و خەساسینە یا وەکو قیبتیەکان کە لەسەر میراتی گەوری دەوڵەتداری یا وەکو ئاشوورەکان کە بەڕاستی دەستگای ئیداریتیا بوو ئێمە نەمان بووە بەداخەوە شاری گەورەشمان نەبوو بۆ مانایی کە ینی سیاست دروستکات پیشە دروستکات ینی بەرژەوەندی هاوبەشی ئابووری پاشان بێ بە شوناس و بێ بە هوشیاری هاوبەشەی کە تۆ لە پێشەکی بەرنامەکەی باسە کرد دیاکۆ هات خێڵەکانی بە شوناسی خۆیانەوە پاراستن بۆ دەرەوە ئینقیادێکی بۆ دروستکردن لە خۆ بەڕێوەبردنە جۆرە لە پەیمانیان دروست کرد پێکەوە دروستیان وە بوو بە ئیمپراتۆر دەوڵەتی مات بەڵام کورد ئەمەی تەنزیر نەکرد نەمانتوانی لە ئەدەبیاتی نووسرا و لەگەڵ ئەدەبیاتی سیاسیە ئەمە پەرە پێ بین خانی یەک جارێکتر ئەمە زیینوەکاتەوە ئەڵێ ئیتیفاقێ بکەن میرەکان ئەکری هەردووتان هەبن بەڵام پێکەوە براوە بن لەمە باشترە کە بە جیاجیا شاگردی عەرەب و تاجیک بن شاگردی ڕۆم و تورک و عەرەب و عەجەم بن بۆیە ناوی عەرەب نابا چکە عەرەب خۆی لێقەوما بوو لەو کاتەیە دەستەی عوسمانیەکان بوو بۆیە ناوی عەرەب نابا بۆیە خانی زۆر جوان ئەم تیۆرەدا ئەڕێژێ کە ئێمە ئیتیفاق گرنگە ئەمریکاش ناتوانێت یەکڕیز بێت ناتوانێت یەکێتی هەبێت ئەگەر ئیتیفاقی نەبێت بۆیە ئێمە زۆر گرنگە بچینەوە بۆ ئیتیفاقەکە باشە ئەو زنجیرەیە کە ئەڕوا یەتە لای خانە یعنی خانە لە دوای
خانیەوەیە ناوکەشیان لێکە و نزیکە بەڵام جوگرافیایەکی دوور زمان ینی خانە لە ساڵی 1970 بۆ 1950 ژیاوە بەڵێ ئاخافتنەکەشیان جیاوازە تۆ ڕابر ئاخافتەکەشیان جیاوازە بەڵام سێڵک ئەڵی تەرجمە یەکترن خانان لە یەکەم شناسی بەرگریکردن لە کوردێنێتە پێشەوە ئەویش ئەوەیە کە لە شعرێکیا هەردوو چەمکەکەی تایە یەکەم چەمکی کوردستانی تایە ینی وشەی کوردستان لە کۆتایی قەسیدەکەی هەیە هەر کەلیمەی کوردستان کە ئەوە خۆت زای وکتۆ هۆملاند ینی زەینێ کە تۆ دەوڵەتیش نەبێت جۆری لە وەلاو خانەش هاوشێوەی خانی مەسەن لە ئەفسانە نامەیەک وەکو شیرین و خەسرەوە تێزەکانی خۆی فکری خۆی خانە شتێکی تریشی کردووە ینی کوردیزەی ئەو ئەفسانانەی کردو کە کوردەکان پێی معجبن مەسەن ئێمە یوسف زوڵەیخامان هەیە ئەو هاتی یوسف زوڵەیخای بە کوردی نووسیوە بە هەورامی نووسیوە ینی لەو کاتەکە ئەدەبیاتی ئەو زاڵ بوو بۆ ئەوی مناڵێکی کورد محتاجی ئەدەبیاتی دەستی دوو نەبێت هاتوو بە کوردی نووسێت یوسف زوڵەیخا شیرین و خەسرە و زۆری نووسێتەوە سەری کە لە خانە ئەڵێ چی لە شوێنەکە ئەو کاتێک کە ئێستا هەڕەشە هەیە لەسەر ئەوەی کە کوردەکان ئێزیدی کوردەیە کورد نیە هەورامی کوردەیە کورد نییە گۆران کوردەیە کورد نییە سۆرانی کوردەیە کورد نییە ڕیشی ئەمان لەکوێوە سەری هەڵاوە بەڕاستی شەپۆلێکی کللتوری گەورە هەیە بۆ لەتکردنی زیاتری کورد خانە ئەڵێ ڕاستن مواچان فارسی شەکەرن ئەمە جار یەکەم بەرامبەر بە فارس وەستا چکە عەرەب بڵێ فارس داگیرکەری ئەو کاتی خاکی کووردە لە بەتابەت لە بەشی ئێستەی ڕۆژهەڵاتەوە لە ڕاستن مواچان فارسی شەکەرن ڕاست ئەڵێن فارسی شەکرە چکە لەو کاتە غیرە فارسەکانیش جۆرە لە جۆرەکان دەبیات و شعریان بە فارسی ئەنووسی ڕاستن مواچان فارسی شەکەرن کوردیجە فارسی بەڵ شیرینتەرن لێرە کوردەکە یەکسانە بە هەورامی لە کوردیجە فارسی بەڵ شیرینتەرن یعنی هەورامی لە فارسی شیرینترە کە لەواتە جەلای ڕۆحی کوردبوون فارسیەکە ڕەت ناکاتەوە بەڵام کوردیەکە تەینەکە بەرزەکاتەوە ئەمەش ئەساسی دروستکردن و جیاکردنەوەی شوناسە بە بێشکاندنی شوناسی بە سەری ئەو ناوەشکە هەر خۆی ناوی خانی و خانایە خان لە کۆنا بە مانای ینی خان یعنی مەلیکی مەغۆل جەنگیز خان ئەمە لە مەغۆل بە خان و شێکی مەغۆلیە شاعرانی ئەوسا ڕۆحێکی ئیستیعلاییان تیا بوو یعنی ئەیانوت ئەوت خانە یعنی خۆی بە سەردار ئەزانی و مەتنەکانیشی تعبیر بوو لەو سەردارێتیە ئەم سەردارێتی ئەگواستەوە بۆ زەینی ئینسان کە ئیخوێندەوە حەزیە کرد سەردار بێت بۆی ئەڵێ هەسێک ئەو ڕۆحەکە لە خانیە هەبوو لە خانە بوو کورد ناکا بەژێر دەستە یەکو ئێستا نییە سازشکاری ینی تیۆریزەکاری سازش زۆر زیاترن لە تیۆریزەکاری هێزی ئیستیعلایی کە ئەمە ڕخنەیە کە بخۆمان بگرین سەری شاعرانی سەدەی بیستەم کە کاک ڕابر من مەبەستم هیچ شاعرێک نییە و خۆم معجەبی زۆرێک لەمانم سەری ئەم شاعرانکە یەکێ ناوی بریندارە یەکێ ناوی پەشێوە یەکێ ناوی زامدارە یەکێ ناوی ینی ونبووە یەکێ ناوی شێواوە یعنی ئەمە تعبیرە لە ڕۆحی مانووی ئینسانێک لە سەدەی بیستەمە بەڕاستی نابێ بێ ئەدەبیات کەمێک پێشوەچووتر بێت نزیکە بێمە لای حاجی قادر آخر جامن ئەمێ پرسیارەکەم لەسەر بێم بڵێ ئەمێ پرسیار لەسەر حاجی قادر بکەم بۆی کۆنکلوژنەکە لە حاجی قادر بێ لە حاجی قادرە ئێمە لە 1970 بۆ 1990 ئەبینی فکری حاجی قادر نزیکترە بێتەوە ڕادیکالترە و متەئەسرترە بە فکری تازەی ناسیۆنالیزم لە ئەو تەوژمی ناسیۆنالیزمیە ئەبینی حاجی قادر بەڵێ ئەبینی حاجی قادر دیسان ئەمیش دێتەوە باسی ئیتیحادەکە باسی یەکگرتنەکە و لە شوێنێکی کەیە جیاوازی فکری حاجی قادر لەگەڵ خانی ئەوەیە حاجی قادر خێڵ و قەبیلەش تێپەڕێنێ واتە لە شعرێکە لە لامەیە ئەڵەیە قەوم و قیلە و تایفە ئەسڵەن نەماوە حورمەتی قەوم بە مانای خوێش هاتووە بەماوەی خۆش هاتووە وەنیە میلەتێ وایەک نەگرێ ناچێتە ناو میلەت هەژار ینی لێرە حاجی قادر یەک هەنگاو ئێمە ئەتوانین بڵێن نزیکترین سەرچاوی کلاسیکی کوردیە لە داڕشتنی پێگەکانی ناسیۆنالیزم بە مانە مۆدێرنەکە جوان زۆر زۆر بۆ تەواوکاری ئەوی پێشوو بۆ ڕوونکردنەوەی زیاتری ئەو پۆینتە جوانەی تۆ بەڕاستی حاجی قادر پردی پێگەیاندنی بیری خانی و خانە و پێشینەکانی ترمانە بە دنیای مۆدێرن و ئەو ئەڵقەون بووی کە لە ئەدەبیات هاونە بێت لەو فترەیە کە هەمووی خەریکی هەڵدانە بە لەیلای ناوچەگەرێتی خۆیان ئەو یەت وەڵامێکی تازەمان بۆ دروستەکە لە هەوێنێکی کۆن یعنی لە شەرابێکی کۆنی خانی یەت شتێکی زۆر تازە پێشکەشی خوێنەر و هاو نیشتیمانی کوردستانەکە بۆی ئەڵم هاو نیشتیمانی بەحق حاجی قادر نیشتیمانی بۆ کوردستان لەسەر کاغەز دروست کردو یەت خانی تێپەڕ ناکە بەمانای ئەوەی کە دەست لە هەڵگرێ لە خانی یەت بە فۆرمی سەردەمی خۆی
بە فۆرمی سەردەمی خۆی ناتوانێت خانی قسە بە خێڵ و عشیرەت بڵێ چونکە ئەو سەردەمە خێڵ و عشرەت ڕۆحی مانەوە بووە ڕۆحی سەردەمەکە بووە بەڵام لەم سەردەمەیە کە حاجی قادر لە کۆتایی سەدەی 19 ژیاوە دەوڵەتەوە فۆرمی خۆی وەرگرتووە حاجی ئەستەمبوڵی بینیوە حاجی ڕووناکی بینیوە حاجی چاپی بینیوە سەرەتاکانی دەستپێکردنی ئیتحاد و تەرەقیە مەسەلەی حرەکەی ناسیۆنالیزم حاجی بە دوو مەسیر ئیشی کردووە کاک من ناتوانم مەسەر شعرەکانی بخوێنمەوە هەمووی مەسیرێکیان پەروەردەکردنی ئینسانی سیاسی ینی بەشێک لە میرەکانی دواتر و سیاسەکانی بنەماڵی بەدرخان حاجی قادر مامۆسایان بووە ینی بە عملی سیاسی دروست کردووە بەشێکی تریشی میراتی نووسراوی حاجی قادرە حاجی قادر هەیە بە سۆرانی ینی بە ئاخاوتنی سۆرانی یەت ئەمە دەرەبڕێت کە هەم خانی تەرجمەکە هەم خانی مۆدرن ئەکاتەوە یان ڕۆحخانی تەجەلا ئەکاتەوە سێری ئەڵێ لەم بەینەدا جگە لەو شارێکەوە لەم بەینەدا ئیتیفاقێ پەیدا بکەن بە مەردی لیا بمانای هاوڵاتی بوونیت ینی ئینسانی بوونیت پیاوبوون لیا بمانای خۆتەزانانی لە ئەوروپا پاشاوە عیبە نیە بۆ حاجی قادر هەتا 1940ەکانیش وشەی پیا و یەکسان بوو بەشەی بۆش نیش بەکارە هات لەم بەینەدا ئیتیفاقی پەیدا بکەن بە مەردی فەرقی نەبێ شوان جوتیار میر و گاوان ئەمە نزیک بوونەوەی لە ڕۆحی ناسیۆنالیزم تێپەڕاندنی ئەم دابشکاریەک بنەمای ئەرستۆقراتی و لەوە ڕوونتر لەوە ڕوونتر تا ڕێک نەکەون قەبیلی ئەکراد قەبیل جەمع تا ڕێک نەکەون قەبیلی ئەکراد چەند قەبیلەیەکمان هەیە قەبیلی ئەکراد هەروە دەبنە خراپە ئاباد نەقدی زات کۆکردنەوەی سەرمایەیەکی پەرتەوازەی خراپدابەش بوو بۆ یەکخستنی بە ناوی ئەکرادەوە ئەو کاتەمووی ئەدەبیاتی ئەکراد بەکارە هات لێرەیە حاجی قادر ئەگە بکەینە بە کۆتایی بابەتەکەمان حاجی قادر دوو تێبینی ستونی ئاسۆی زۆر جوان بۆ کورد بوون پێناسە ئەکا یەکێکیان بریتە لەوەی بازنەی ستونی شا لەگەڵ گاوانە فەرقی نییە هەردووکیەکی ئیشێکەکە شا ئیشی بەڕێوەبردنە گاوانی ئیشی بەڕێوەبردنە ئەگەر گاوان نەبێ شا نییە هاوسەردەمی حاجی قادر جەمادین ئەفغانیمان هەیە جەمادین ئەفغانی مەقولە بەناوبانگەکەی کە ڕەخنەی لە قاجار و عوسمانەکان ئەگرت ئەیوت بینیومە جەماوەرێک هەبێ بەبێ شا بەڵام نەمبینیوە شایەکە بێ بەبێ جەماوەر ئەویش ئێوێ بڵێ شا و خەڵک پێکەوە گرێبەستی کۆمەڵاتی بە پێکیان بەسێتەوە حاجی جەمالدینی ئەفغانی کۆتایی سەدەی 20ەمە ئێمە خەڵکمان کەم نییە حاجی قادر جەمالدین ئەفغانی کوردە ئەویش ئەڵێ چی ئەڵێ میر و جوتیار و گاوان هەرێکە و ئیشی خۆیەکە هیچی لە یەک زیادر نییە کورد ئەگەر بێوە ڕێکەوێت ئەبێ ئەم ئیتیفاقە بکە لەبین یەکترا ئەمە ستونیەکەیەتی لە ڕووی ئاسۆیەکەیەوە دابەشبوونی سەرمایەی مرۆیی کووردە بەسەر خێڵ و ناوچە و ئەوەی کە ناوی ناوە قەبیل ئەم پارچە ئەبێ ئیتیفاقێکی لێ دروستکەن ئەڵێ ئەبێ ڕێککەوتن تۆ ئەزانی دان و ستاندنە یعنی من بەشێک سازشەکەم تۆ بەشە سازشەکەی میر ئەبێ سازشکە گروپێک ئەبێ سازشکە پێکەوە لە یەکێتیەکە شعرێکی تری هەیە من ئێستا کاکرەناز ڕۆڵ مۆڵەتمان نایەتێ شعرێکی تری هەیە زۆر جوان و وردە جوگرافیای کوردستانە کێشە کاک ڕابەر یعنی ئەو جوگرافیایی کە ئێمە ئێستا ناوێرین لە دەستوری هەرێمی کوردستان ینی ئەو بەناو ڕەژنووسەی کە هەیە ڕەژنووسە ڕاستەکە چکە نەبووتە ڕەژنووسی تەواویش ڕەژنووسی دەستوری هەرێمی کوردستانە سنوور تەنها هەرێمی کوردستانە تەنانەت بە حەزەرە و باسی جاجیزنا کۆکەکەوانیە حاجی قادر لە کۆتایی سەدەی 19 جوگرافیای کوردستانەکە لوڕستانی تایە گۆرانی تایە کرمانجی ژوور و کرمانجی هەموو بابەتەکانی تایە ئەم جوگرافیای ناوی شارەکانە بە وە سنوورەکەی بە شعر کێشاوە خۆی توانی بنووسین بیکێشێ ڕۆژنامەنووس بۆ حاجی قادر پەروەردەکار بوو بۆیە من لێرەیە لە حاجی قادرا ئەیوەستێنم ئەمە لەسەر کاغەز نەتەوەیەکی ساز کرد جوگرافیای نەتەوەکە دیارە جوگرافیای نیشتیمانەکە دیارە ڕۆحی پێگاتنەکە دیارە جۆری گرێبەستەکەشمان دیاری کرد لە ئەڵقەی ترا بۆی گرێی بینەوە من پێم باشە هەر پێکەوە بین بچینە سەر ئەوەی کە ئایا فۆرمەکانی خۆبەڕێوەبەریتی کوردی ئەو وەرچخانان چیە بەسەریان هاتووە ئەبێ فۆرمی ئێستا چۆن بێت من لێرەیە تەواو یەکەم قسەی کشێ بێت هەر ئەو دێڕەی ئەخیری سەرنجڕاکێش بوو کە لابردنی ینی ئەمەی حاجی قادر بەرجەسەکردنی ڕۆحی شۆڕشی فەڕەنسیشە مەسە کاتێک کە شۆڕشی فەڕەنسی یەکەم شت کە دێ هەموو لەقەبی بارۆن و نازانم مەلیک و پرینس و ئەمانە هەمووی لابە هەمووی ئەکا بە ناسیۆن نیشن هاوڵاتی بۆیە ئەبینی مەسەلەن ئەمەی حاجی قادر چەند ئەتوانی چەند تێبینی پێشکەوتن و وەڵامدانەوەی ئەم شعر و ئەم بیرەی حاجی قادر بکەی لەگەڵ ڕۆحی ناسیۆنالیزم و ڕێنسانس و دوای ڕێنسانس و دوای بەتابەت دوای شۆڕشی فەڕەنسیش باکانی شۆڕشی فەڕەنسەکە بین لەمەیە ڕەنگی داوە بەجێ بێڵین بۆ ئەوەیە کە
بۆچی ئێمە ئەم سرمایە گەوریە معرفی خانی و خانا و حاجی قادرمان هەبووە بەڵام نەگەشت بە شۆڕشەکانی تەنانەت دوای جەنگی یەکەمی جیهانیش دەست خۆش بێتەوە دەستان خۆش بێت.